ئێرە گوندی سەکرانە لە دەڤەری باڵەکایەتی تاکە گوندە لەلایەن دانیشتوانەکەی دەستکاری سروشتەکەی نەکراوە و خانووەکانی لەسەر شێوازی دروستکردنی باو باپیرانیان ماونەتەوە. ئێرە گوندی سەکرانە ئێرە زۆر لە مێژە و خانەیە بەبیری کەس نیە ئێستا قەدیمە ئەگا و گوندی هەلێ بۆ خانە شەر هەبووینە بە زیاد بووینە خانەکان زیاتر بووینە هەتا هەفتەی خانچەیەک چوونەوە هەندەکان کریتەوە هەندێکی ئێستا نەکراینەوە. ئەگەرچی دانیشتوانەکەی بە هەمیشەیی لە گوندەکەدا نیشتەجێنین لە وەرزی چاندن و کشتتوکاڵ و بەرهەمی هاوینا دەگەڕێنەوە بۆ زێدی باو باپیرانیان ئەمەش هۆکارەکەی بۆ نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکانی ژیان دەگەڕێتەوە. وەڵڵا زا خەڵک ساڵێ دێتەوە ئەوەی لۆ خۆ مەزانێ باخسە هەیە باخسەی خۆ ناودینی ساوی خیارێکە دیوەی کدوویەکە لەسەر ئۆشتانە جوزی هەیە و تا ئەو کاتانە لەو کاتانەش ئەگە خەلاص بوو گوندەکەگە سۆر سەرەوەی سۆر بوو خەڵک تەڵەبەی پیاوە تا پۆلیشەشی بەولایەوە خەڵک بە مەزبوری سۆ خوارێ دۆ زاوێ لە سۆمانەوێت تۆ ساڵستا هەولێرێ لەسەر ئەوەی سۆر بوو. مانەوەی ئەم گوندە لەسەر شێوازی کۆنی کوردەواری وای کردووە ناشناڵ پارکێک بە ناوی ئەم گوندەوە بکرێت چونکە یەکێک لە مەرجەکانی ناشناڵ پارک بوونی گوندێکە لەسەر شێوازی کۆن. سەکران یعنی احتیمالی لەسەر ئەوەیە کە لە سەکەش و هەوایەکەی دانرای نەک مەسەن خەڵکی بە تابیریەوەی لێداڵی سەرخۆش مەسەن ئەوە گونجاونیە لەوەی بەڵام لە بەس قەزیەی سازگاریەکەیان لێنایە ئەو سەکری سەکران یعنی هەندە سازگارە ئینسان بێهۆشە بی لەو خۆشچەیدا گەشتیار دێت لێرانە بەس لۆیتی بەس ئەو داروبار و ئەو شاخ و ئەو سازگارەی ببینیت بەس سوی لۆ هەندێت. گوندی سەکران دەکەوێتە قەزای چۆمان با 150 کیلۆمەتر دەکەوێتە باکووری پارێزگای هەولێر و بە یەکێک لە شوێنە گەشتیاریەکانی ناوچەکە دادەنرێت. مانەوەی ئەم خانوانە لە سەرشێوازی کۆن جوانیەکی تایبەتی بە گوندی سەکران بەخشیوە ئەمە شوای کردووە هاوڵاتیان بۆ بینینی خانە جوانەکان و بینینی ئەم دیمەنانە لە وەرزە جیاجیەکان ڕوو لە گوندی سەکران بکەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی سەکران لە دەڤەری باڵەکایەتی.